داوامەندکردنەوەی یاسای کاری کەسێتی ساڵی پەنجاونەوە کە هەموارکردنەدا شەرعێت بۆی دەدا کە بچانی 9 ساڵ مارە بکرێنەوە سەرجێکان پێ بکرێت و لە لای ترشەوە پیاو دەتوانێت لە کەژنتی ڕازی نەبوو بۆ ژیانێکە هەیەی یەکسەر جار بێتە بە پیاوەکەی و بەڵام ئەو مەرجانە و ئەو شتانیشە لە حەقی زەواجدا هەیە بە سیاسەتگیری هەیە نابێتە هیچ خاوەنی هیچ مافێتەوانەدا یعنی کەواتە ئەو تەسیرە زۆرە ڕێگە بە فرشتنەدا ڕێگە بە سوکایەتی کردن ڕۆژنان دەدات بۆیە ئێمە بە هەموو جۆرە تووشی هەمانکردنەوە یاساوی دەدەین بۆ پشتگیری هەموو کەسانە دەکەین کار دەکەن بۆ مەسەلەوە هێوادارین هەربنرا پێداچوونێتی چار بۆیانەدا بۆی کە خەتەرێتەکانی چیە سوکایەتی نابەرامبەرێکی زۆری تێدایە هیوادارین ئەمە بۆ وەستێنرێ دەژێت بیان هەرمە سەر لایەنێکەوە بێت ئێمە دژی دەوەستینەوە چیلی کەکە بۆ نازرین ئێمە لە کوردستانیش و لە عێراقیش سوکاتی بەش بکرێت بەژێر بیانی هیچ مەزهەب و ئاینێکدا نام شادی سەمەدا ئێمە وەکو چالاوانان کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی ژنان گربولێکمان ئەنجامدا لە شاری ڕادیە بەرامبەر بە یاسای هەموارکردنەوەی باری کەسێتی لە عێراقا کە بینین ئەو یاسای تەواوی پشت بە مافەکانی ژنان و بە مافەکانی منداڵانیشە ئەوەی جێری پێداخا ئێستا کۆمەڵێک لایەنی شێخ ئیسلامی دەیانێ مەزهەب و فکرۆکان بەسەر خەڵکی عێراقا مستەفێ لە کاتێکا بینین کە بارودۆخی عێراق لە بارودۆخێکی زۆر خۆفڕەتنا هەمووەدا خەڵکی کێشەی کۆمەڵایەتی و سیاسی لەمەواشدا هەیە و لە هەمان کاتیشا کێشەی خێزانی زۆر زۆرەوە بەداخەوە ئێبینین لە زیاتری ئەوەی کە لایەنە عێراقیەکان حزبەکان و پەرلەمانتاران خەریکی باشترکردنی ڕەوشی هاوڵاتیانی عێراق بن بەڵام بە پێچەوانەوە ئەبینین کە دێت ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی عێراق بەرەوە خراپی دەچێت و سیستەمی پیاوسالاری زیاتر لە عێراقا باڵادەست دەبێت یەکێک لە یاسا ترسناکەکان کە ئێستا دەیانەوێت لە پەرلەمانی عێراقا جێبەجێ بکەن بۆیە کە یەکێک لەو بگانە ئەوەیە کە دەڵێن منداڵان دەبێت منداڵی کەس دەبێت لە تەمەنی 9 ساڵیەوە ژیانی هاوسەرگیری پێ بهێنێت و هەمان کاتیشدا بۆ فڕان لە تەمەنی 15 ساڵی بەڕاستیەوە وەکو دەستدرێژێکی لەسەر منداڵان وایە لەبەرەوەی هێشتا تەمەنێکی زۆر منداڵ هەیە و ڕاستە لەوانەیە لە تەمەنی 9 ساڵیەوە لە ڕووی جەستەی و پێگەشتێ بەڵام بۆ کچە لەو تەمەنەیە توانای عقلی بەتەواوی گەشەی نەکردەوە و توانایی نییە بتوانێت خێزان و ماڵ و منداڵ بەڕێوەبەرێ و ئەو هێز و قورسایە بخاتە سەر خۆی ئەو لە کاتێکدا هێشتا منداڵە پێویستی بە سوز و خۆشەویستی دایک و باوکێتی سزای ئەوەی بتوانێت نەوە بخاتەوە و سوز و خۆشەویستی بدا بە منداڵەکەی بە هاوسەرەکەی و خێزان بەڕێوەبەرێ پرۆسکێتە سەرشانی ئەمە لە لایەکی تر دەیانێت هاوسەرگیری استیخا بەسەر هاوڵاتیانی عێراقدا بسەپێنن ئەو یاسا دەکەن ئەوش بە هەمان شێوە بە ترسێکی زۆر زۆر گەورەی لەسەر ژنان لە هەمان کاتیشتا لەسەر منداڵان لەبەر ئەوەی کە ئەو یاسایە دەبێتە هۆی ئەوەی کە مەسەلەن پیاو بۆی هەیە بۆ دوو کاتژمێر لەگەڵ خێزانەکەی بە یاخۆ مانگێک و مای لە ماوەیەکی کەم وە لە هەمان کاتیشدا کاتێکە منداڵێکی لەدایک دەبێت و پیاوە هیچ بە هیچ شێوەیەک هەمادەنی مافەکانی منداڵەکەی لە هەمان کاتیشا مافەکانی ژنەکەی دابێت بکات بەڕاستی ئێمە زۆر مەترسیدارە و ئێمە یەکێکی تر لە بڕگەکانیش ئەوەیە کە دەڵێت کاتێک کە پیاو چۆیە دادگاشکاتی لە ژنەکەی کرد لەو کاتەیە بە هەمان شێوە پیاوەکە هەموو مافێکی لەسەر ژنەکەەوە دەبێت و ژنەکەش هیچ مافێکی لەسەر پیاوەکە نامێنێت و لە مافی ئەوەی کە مەسەڵەن مانگانە بڕەپارێت بۆ خێزانەکەی بۆ منداڵەکەی دابێت کات و پیاوە ئەو مافە نادابان خێزانەکەی و ئێمە ژنان و چالاکوانەوە لە هەمان کاتا ڕێکخراوەکانی ژنان دەبینین لە کوردستان هەمبەر کاتیشان عێراق دەنگدانەوەی گەورەی دروست کردەوە هەمومان ناڕازین ئێمە دەمانێت بارودۆخی کوردستان و عێراق بەرەو باشتر بڕوا نامانەوێت بارودۆخەکە زیاتر بەرەو خراپی بڕوا لە هەمان کاتیشا بینی کە ئێستا کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانەکان زۆر زۆرەوە خێزانەکان تا دێ لە بەر یەک هەڵدەوەشێنەوە بەپێی قسەی دادگاکان بێت زۆرترینی ئەوانەی کە لێک زیاد دەبنەوە ئەوانن کە تەمەنیان لە 18 ساڵ یاخود تەمەنێکی کەمیان هێو ژیانی هاوسەرگیریان تێکێناوە بە بڕوای من نەک 18 ساڵ بە بڕوای من 18 ساڵی هێشتا مناڵە داک و یاکە 20 ساڵ ئینجا باشەکە چەند بتوانێت ژیانی هاوسەرگیری یاخود ژیانی هاوسەرگیری